ئێمە خۆمان کەشەوای خۆمان تێکداوە ئەوەیە بینامان زیاد کردووە ینی ئێمە ئەگەر هەر کەسێک لە ئێمە بڕاتە بێت دار هەیە بە 500 دینارە. کابراایك مەزرعەشێ باخچش دەکاتن ئەگەر 100 داری بوێتن هەشتایان جوانکاریە 20یان داری بەبەرە میوەزادە. یەک جۆر نەمام بەرهەم هاتووە یا چەند جۆرێکتان بەرهەمێناوە؟ سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێر ڕێژەی سەوزایی لە 170 بوو. ئێمە بەو 5 ساڵی توانیمان بیگەینە 120. گەشەسەندن بە داری زینە و نەمام و گوڵی جوانکاری تا دێت لە جیهاندا ڕوو لە زیادبوون دەکات. ئەمەش بۆ هەرێمی کوردستان بابەتێکی ئاساییە، چونکە ئێستا هۆشیاری هاوڵاتیان و خواست بۆ سەر ئەم بابەتە زۆر زیادی کردووە لە هەرێمی کوردستاندا. لەم بەرنامەیەدا باز لە دوو بابەتی گرنگ دەکەین. یەکەمیان گرنگیدانی حکومەتی هەرێمی کوردستان بە ڕێژەی سەوزایی و بەرهەمێنانی نەمام لە ناوخۆی هەرێمی کوردستانە و دواتریش بازرگانیکردن بە داری زینە و گوڵی جوانکاری لە هەرێمی کوردستان. ڕێکارەکانی هاوردەکردنی داری زینە و گوڵی جوانکاری لە هەرێمی کوردستانە چۆنە؟ چ پێوەرێکی بۆ دیاری کراوە؟ بەداتا و ئامار پێتان دەڵێم. ئەگەر بە دراوی بیانی بیخەملێنین نرخی داری زینە یانیش نەمام لە $1 ئەمریکیەوە دەست پێ دەکات بۆ $100,000 لە 8 وڵاتی گەورەوە بۆ هەرێمی کوردستان گوڵ و داری زینە هەناردا دەکرێت. بازرگانیکردن بە داری زینە و بابەتە جوانکاریەکان لە هەرێمی کوردستان ملیۆنان دۆلاری ساڵانەی تێپەڕاندووە. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. گرنگیدان بە سەوزکردنی وڵات بەگشتی یەکێکە لە پێشینەی ئەرکەکانی هەموو حکومەتەکان لە جیهاندا. ئەمەش بۆ ڕاگرتنی هاوسەنگی ژینگە و کەش و هەوای گۆی زەویە. بەڵام ئەرکەکە تەنها لەسەر حکومەتەکان نییە، بەڵکو هاوڵاتیانیش هەریەکە و لە جێگای خۆیەوە گرنگی بە سەوزکردن و جوانکردنی باخ و ناوماڵی دەدات. لەبەر ئەوەی دەبینین ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەی نەمامگاکان لە زۆربووندایە. هەولێری پایتەخت وەک نمونە و یەکێکە لەو شارانەی کە زۆرترین نەمام و داری زینەی تێدا هاوردە دەکرێت. لە ساڵانی ڕابردوو بۆ بابەتی جوانکاری پارکەکان باخچەکانمان نەمام و دارێکی زۆر لە دەرەوە دەهات. بۆچی ئێمە لە ناوخۆدا ئەمە بەرهەم نایانی نەماممان نییە؟ چیتان کردو لە ماوەی ئەم 4-5 ساڵەیە؟ بەڵێ خۆی پێشی قەیرانی دارایی لە دەرەوەی وڵات دار و نەمام دەهات لە بۆ ناو هەرێمی کوردستان و بە تایبەت لە بۆ شاری هەولێر. بەڵام دوای قەیرانی دارایی ئێمە فکری بەمان کردەوە و ڕێژەی سەوزایی زیاد بکەین لە درێژەی گرنگجیدانی حکومەتی هەرێمی کوردستان بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی جوانترکردنی شار. ئێمە نەمامگەکانی خۆمان بەگەر خستەوە و نەمامگەی نوێمان دروست کرد. بە تایبەت نەمامگەی نمونەیمان تواندرا لەو نەمامگانانە ساڵانە نزیکی 100,000 دار بەرهەم بهێنرێتن کە لە لوق و پۆپی ئەو دارانەی ناو شار کۆ بکرێتەوە لایەن کارمەندانمانەوە لە نامەگەکان بپێتە بەرهەم ساڵانە ئەو بەرهەمانە بێتە سەر شەقامەکان و یاخود ئەو زەویانێک کە بەڕەگە سەوزاییە تەرخان کرایە لە بۆ سەوزایی ئێمە توانیمان ئەو شوێنانە سەوز بکەین بە چاندنی دار. باشە یەک جۆر نەمام بەرهەم هاتووە یا چەند جۆرێکتان بەرهەمێنەوە؟ بەڵێ خۆی شاری هەولێر تایبەتمەندێکی هەیە کەوا هاوینان پلەی گەرما دەستە سەروی پەنجا و زستانان دێتە خواروی سەفەر و ڕێژەی شێکەمە بۆیە هەموو درەختێک تەحملی ئەو کەش و هەوای نییە. ئێمە هەوڵماندا ئەو دارانە بەرهەم بینین کەوا لەگەر ئەو کەش و هەوایە گەشە بکاتن و تەحمل بکاتن. تایبەت داری سیسەم، داری ئلویزیا و داری سێدر ئێمە زیاتر ئەو دارانەمان بەرهەم هێنا لە ماوەگەکانمان کەوا گەشەی زۆر سەریع لە هاویناندا و سوودی زۆرە لە بۆ ژینگە و پاکردنەوەی تۆز و خۆر. چەنە کاریگەری کردوتە سەر ئەوەی کە هەولێری پایتەخت بە نمونە بێنینەوە ڕێژەی سەوزایی زیادی کردبێت؟ سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێر ڕێژەی سەوزایی لە 170 بوو. ئێمە بەو 5 ساڵی توانیمان بیگەینە 120 بە چاندنی ئەو دار و درەختانە بە پێوەری ڕوبەر وەکو گوتم. کاریگەری زۆر بووە کە تەمەشا دەکەین بە تایبەت ئەو گەڕەکانەی کەوا لە
گەڕکە نوێیانە کە دروستکرا لە باشووری شاری هەولێر توانیمان ئەو دوورگە ناوەندیەکان یاخود ئەو پارتە زەویانی بەڕێگە سەوزایی داری لێ بچینین. ئێستا لە ماوەی ئەو 4-5 ساڵی تەماشا دەکەین دارەکان گەورە بووینە و گەشتێکی باشی کردووە. سەوزایی پارکەکان لایەنێکی سەرەکیم بۆ ڕاکێشانی گەشتیار هەولێری پایتەخت هەرێمی کوردستان ساڵانە ملیۆنان گەشتیار ڕووی تێئەکات. ئەمە تا چەند کاری لەسەر کراوە بۆ نمونە ئێمە هەندێک بابەتی داری زینەمان هەیە تەنها ئێوە لەسەر یەک شێواز کارتان کردووە یا گرنگیشتان بە داری زینەش داوە. خۆی بوونی سەوزایی کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە لەسەر هێنانی گەشتیار. ئێمە سەرڕای ئەوەی کە هەوڵ دەدەین ڕێژەی سەوزایی زیاد بیتن و خزمەتکردنی ئەو سەوزایە بکەین گرنگیماندایە بە لایەنی جوانکاری بە دروستکردنی هەندێک شێوە کە ئەمە بەشێکی تایبەتمان هەیە لە بەڕێوەبەراتیان دازای پارکانی هەولێر بەشی شێوەکاری پێدەرێن کەوا نزیکی 170 لە بۆ 180 شێوەمان هەیە لە ناو سنووری شار کەوا بە پێی تایبەتمەندی شوێنەکە ئەو شێوە دروست دەکرێتن بگونجێ لەگە تایبەتمەندی شوێنەکە بۆ نمونە تەماشا دەکەین لە نزیک فڕۆکەخانە شێوەی فڕۆکە دروستکرایە لەسەر شێوەی فڕۆکە بە نەمام دروستکراوە و لە شوێنی شەقامی مەخمور شێوەی ئۆتۆمبیل دروستکراوە یاخود لە ناو پارکەکان هەندێک شێوە دروستکراوە کەوا سەرنجی گەشتیار و سەرنجی هاوڵاتیان و منداڵە ئازیزەکان ڕابچێشتن و وەکو دروستکردنی شێوەی تیمساح یاخود شێوەی خانوو یاخود شێوەی گۆزە و چەندین شێوەی تر کەوا ئێمە هەندێک نمونەمان لە هینەوە. داواکاری ناوخۆیی و دابوو نەریتی کللتوری لە هەرێمی کوردستان وەک زۆرێک لە وڵاتان گوڵ بە شێوەیەکی بەرفراوان وەک دیاری لە بۆ نەجیاوازەکاندا بەکاردەهێنرێت. ئەگەر چی ئێستا بەشێک لەو گوڵانە لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنێ بەڵام چەندین جۆری گوڵی تر هەن کە لە دەرەوە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت. کاک سلێمان ئەگەر بین باسی بازرگانی بە داری زینە و نەمامەکان بکەین گەشەی کردووە؟ بەڵێ بێگومان زۆریش زۆر گەشتێک زۆر فەرقیە زۆر جیاوازە لەگە ساڵانی ڕابرد بەڵێ بە تاکیت. چۆنە جیاوازەکەی؟ جیاوازەکەی گە بزانین هەست پێ بکەین بە زەقی هەست پێ دەکەین دەبێت کاتی خۆی زمانی زوو لەو شارە گەورەی وەکو هەولێر هەموو 4 نەمامگەی تێدا بوو بەڵام کە ئێستا دەبینی هەرگەڕک و 20 نەمامگەی تێدا هەنیش زۆرە ئێستا کۆ پێشتەشی ینی وەکو بازرگانی پێدەکرێتن ئێستا کە هەم لە ڕووی ژینگە و سەوزایی ینی خەڵکە ڕاهاتوە لەگەڵەوە ئێستا کە دەزانیتن بەڵێم زۆر پێشکەوتوو بە زۆر زیادیشی کردیە. باشە ئێمە لایانی جوانکارەکەیمان وەرگرتووە ئەم کارە زەرور زیانی هەیە لەگەڵ کەشوهای هەرێمی کوردستان گونجا و نەگونجان مەسەن تۆ کەسێکی ئەزمونداری لەم کارەیە یعنی چ ڕێنمەیەکت هەیە بۆ هاوڵاتیان؟ بەخۆی بەکو زەرور زیان نەخێرنیتی دائیمەن هەم بەقەدی وا باوە هەڵ فێرکراوین هەم دەشزانی شارەزای سەوزایی سوودی هەیە سوود بەخشە ئارام بەخشە هەم بەنسبەت کەش و هەوا هەم خاوێنکردنەوەی کەش و هەوا هەم جەوەکی جوانیش دەداتن ئینسان. بەڵام کەشوهای ئێمە فەرقی نییە هەنێ دار هەیە لەوانەیە لە بۆ هەرێمی کوردستان نەبێت بۆ ئەوە نەبێت هاوردەش دەکرێت. بە تاکید هەندێک دار هەیە زۆر جوانە لە وڵاتان وەکو مەسەلەن ئەوروپا تورکیا ئەوان لە دەرەوە دەیچێنن لە شەقامەکان مەسەلەن جێگا باخچەی گشتی بەڵام لێرە لەبەی کەشوهایمە زۆر گەرمە هاوینەکەی ڕوتوبەی نییە گەرمێکی زۆر وشکە ناتوانین دەبی لە ژێر سێبەری دانێن لە دەرەوە ناژیت دەی وای نازانین مەسەن کاکە دارم وش بەڵام کاکە ئەو دارە لە دەرەوە ناژی دەبی لە ژێر سێبەری دانێ. داری بەبەر زیاتر دەڕوایا داری زینە؟ نا داری جوانکاری زیاتر دەڕوا. باخو ئێستا مەسەلە نمونە کابراایك مەزرعەشێ باخچش دەکاتن ئەگەر 100 داری بوێتن 80یان جوانکاریە 20یان داری بەبەرە میوەزادە دائیمەن داری جوانکاری زیاتر دەڕواتر هەر لە بۆ دیکۆریش هەر دیکۆر و جوانکاری بەڵێ سەوزایی کردنەوە. مەسەلەن ئەمە لە هەرێمی کوردستانە ئەم بازرگانیە ملیۆنان دۆلاری تێپەڕاندووە ڕێژەکە زیاترە یا کەمترە و چه وڵاتێک زیاتر ئەم داری زینە و نەمامەنە هەناردەی هەرێمی کوردستانەکە؟ بەخۆی بێگومان لە ملیۆنان ڕەتیدا کە دوور بەنسبەت کولفە و مەسارف و سەرکردنیا زۆر زیاتر لەوە بەڵام چەند وڵاتێکن بە دیاریکراوی کە نەمامی زۆر جوان بەرهەم دێنێ شتی زۆر چاک و ئەوانە دەرەجەیەک ئیتاڵی ئیسپانی هۆڵندی لەبارەی گوڵ هۆڵندا دوش تورکیا ئەو جاوەرە ئێران ئەو جا وڵاتی خۆمان ئەمە ئاخیرین یان لە کۆتاییەکەینەوە. بەشێک لە گوڵەکان ناتوانێت لە کەشوهەوای هەرێمی کوردستاندا بەهۆی سەختی کەشوهەواکە یان خاکی نەگونجاوە بچێنرێت بۆیە هاوردەکردنی دەبێتە تاکە چارەسەر
بۆ دابینکردنی بەڵام مانەوەی ئەو گوڵانەش پێویستی بە کەش و هەوا و خزمەتی تایبەتی خۆی هەیە. دەبینین خانمێک سەرپەرشتیاری نەمامگەیەکە لە کەرتی تایبەت. باجارێ باس لەوە لەگەڵ بەڕێستانەوە دەست پێ بکەم لە کۆ ئەم نەمامشتانە ئێوە دێنن. واللهی نەمام لە زۆر شوێن دێتن لە تورکیا دێ لە هۆڵەندا دێ لە ئێران دێ لە سووریا دێ لە ئیتالیا دێ. ئەمانە هەمووی لەگەڵ کەشەوە ئێمە گونجاوە ئەم وڵاتانەوە دێن؟ بەڵێ یعنی زۆربەی دەگونجێ بڵێ. ئێمەش دەبێت لێرە کە دێتن ئەو گەشوهەوای بۆ دابینکەین کە مەسەلەن بگونجێ لەگەڵ ئەوەکەی لەگەڵ تەبیعەتی نەباتەکە. بەڕێستان باسیێواکان جۆری داری زیینە و نەمامەکان زۆرن. بۆ بیرتان لەوە نەکردوتەوە بەشێک لەو نەمام و گوڵ و دارانەی کە لە کوردستان بەرهەمێنێ بتوان بەرهەمی بێنن ئەم پارەیە با نەچێتە دەرەوە؟ بەڵێ زۆر کراوە بەرهەم کراوە زۆر یعنی ئێستا زۆر لە نەمامگاکان زۆر لە برا جوتیارەکان ئەو ئیشە دەکەن. ئێستا تۆ لەم نەمامگەی خۆتا هیچ نمونەیەکت هەیە کە لێرە خۆتان بەرهەمتانی ناوێت بۆ نەبنێتەوەکەیتان لە دەروێ نابێت؟ بەڵێ ئێستا تقریبان ینی لەوانە ئەو دارە گاردینیا بەڵێ ئەوە گوڵێکی زۆر جوانیش دەدا بۆ نیشی زۆر خۆشە. ئەمە لێرە ئەوە لێرە ئەمانە هەمووی لێرە بەرهەم هاتووە. بەڵێ بەڵێ بۆ کەشوهای یاریمی کوردستانیش گونجاوە زۆر دەگونجێ هەر خۆی ینی لە تحملی گەرما و هەتا و شتواشەکە. ئەوە شمشاد ئەویشێکە کەلەوە کە خۆمان بەرهەمە هەیە ئەمەشمان هەیە بەڵێ ئەویش چوار وەرزە زۆریش ینی بەرگەی گەرما و سەرما هەموو شتێک دەگرێت. باشە هەندێک جار دەوترێت کەشوهای ئێمە جیاوازە هەندێک دار و نەمام هەیە گوڵی جوانکاری بۆ ناوەیە هەندێک شێ بۆ دەرەوە خەڵک چۆن لەمە هۆشیار بێتەوە؟ دەبێت بزانی ئەو شوێنێکە ئەو داری بڵێ مەسەن دارێکی بەدڵە دەڵێ من ئەو دارم بەدڵ دەبێت لە بەخچەکەمی دارم دەبێت بزانم ئەو شوێنە هەتاوە یان سێبەرە یان چییە بەپێی شوێنەکەیە هەر ئەوەش هەر لەگەڵ ئەوەش دەبێت ئێمە کەشتت دەچینین پێش هەموو شتێک دەبێت بزانی خاکەکە چۆنە یعنی خۆڵەکەی دەبێت ئەو خۆڵە ئەگەر مەسەن پیسە یاخود ینی زەناوەر شتوای تێدا دەبێت پاچکەینەوە دەبێت مانگانە ئێمە نەوعا پێینێکی بدەین یعنی سەماد MPKە ئەنواع سەمادی ترە تاکو ئەو نەمان بتوان لەگەڵ هەموو گەشەوەیەک بگونجێ. خۆڵەکەی خۆمان باشە یا خۆڵیش هەر لە دەرەوە دێنین؟ نانا خۆڵمان هەمدا خۆڵی کوردستان زۆر خۆڵی باشە. خۆڵ لە دەرەوە نایەنی؟ نانا بەس پتمۆس دێنین پتمۆسیش ئەوە خۆڵێک ئەزوویە یعنی زیاتر بۆ ژورۆ بەکاردێ. باشە خۆت ئەگەر بە تەقریبی بیکەی ساڵانە بە بڕی چەند تۆ لە دەرەوە نەمام و داری زیینە هاوردەی هەرێمی کوردستانی بە بڕە پارە بەنجیکێ؟ وەڵڵاهی زۆر دی. ئەچێت $1 ملیۆن؟ زیاتریش. بەس لە لای تۆ؟ نا لای من نا ینی لای زۆر برایەکانیشی ینی ئێستا نەمامگە هەیە زۆر گەورەیە زۆر ینی تەکلیف دەکات بۆ ئەوەی کە ئەشیا دێنێ ئەوە. ئێمە شەروایە تەوان تۆ گومرگ دەدەی کرێی شوفێرە دەی ئەو شتان هەمووی تەسیر دەکات. دوای تۆ کە لەوێ دێنی ینی زۆر فەرق دەکات خۆت لێرە بەرهەم بێنی یان تۆ لەولا بێنی. خەڵکەکە پێشتر ئەوەندە گرنگی نەدەدا بە نامام و بە شت لە ئەوشتانە ئێستا زۆر دەزانی بۆ لەبەرەوەی گەیشتە ئەو بیرەی کە بزانن ینی هۆی ئەو گەرم و ئەو هیچکایکە لە کەشوهەوای ئێمەیە کەمی سەوزاییە. زیادکردنی ڕێژەی زەویە سەوزەکان لە ڕووی ژینگەی و ئابووری و کۆمەڵایەتی و تەندروستیەوە گرنگیەکی زۆری هەیە. ئەم گرنگیە ئەو سوودە زۆرانە دەگرێتەوە کە فەزای سەوزایی بە کۆمەلگاکان و ژینگە دەیبەخشێت. ناوچە سەوزەکان گەشتیاران بۆ خۆیان ڕادەکێشن ئەمەش ئابووری ناوخۆیی بەرز دەکاتەوە و هەلی کاری نوێ لە بواری گەشتیاریدا دەرەخسێنێ. پارک و ناوچە سەوزەکان شوێنی کۆبوونەوەن بۆ دانیشتوان ئەمەش پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بەرز دەکاتەوە و دەرونی هاوڵاتیانیش ئارام دەکاتەوە. هەر ئەمە ژوای کردووە لە تەمەنی کابینەی نوێمدا ژمارەی پارکی نوێ کراونەتەوە ڕێژەی سەوزاییش زیادی کردووە ئەمەش بە مەبەستی سوودگەیاندن بە هاوڵاتیان. وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بەڕێبەرایەتی گشتی باغداری و دارستان و پاوەن 30 نەمامگە هەیە کە 14 نەمامگەیان تایبەتن بە بەرهەمێنانی نەمامی بە دارستانکردن یعنی ئەو نەمامانی کە بۆ دارستان بەکاردێت و 16 نەمامگەشمان هەیە کە تایبەتن بە بەرهەمێنانی
نەمامی باغداری ئەواتە نەمامی میوە جۆرا و جۆرەکان نەمانگەکان دابش بوون بەسەر کۆی هەرێمی کوردستاندا لە پارێزگاوی ئیدارە سربەخۆکان و هەندێکیان لە قەزاکانیش هەن ئەم نەمامگانە نەمامگەی حکومین و بەپێی پلانی ساڵانەی وەزارەت کار لەسەر بەرهەمێنانی ئەو نەمامانە دەکەن کە گونجاون ئەوانەی دارستان بۆ کەش و هەوای هەرێمی کوردستان و نەمامەکانی باغداریش بۆ ئەو نەمامانن کە خواستی جوتیاران و خەڵکی لەسرە بە مەبەستی بەرهەمێنانی میوە جۆرا و جۆرەکان بەرهەمێنان بەردەوام دەبێت هەموو ساڵێک بەپێی ئەو پلانە ژمارەیەک لە نەمام بەرهەم دەهێنرێت. نەمامەکان ئێمە ساڵانە لە مانگی 11 هەتاوەکو کۆتایی بەهاری ساڵی داهاتوو مانگی 11 بۆ نمونە ئەم ساڵ 24 کە باسی ساڵی داهاتوو دەکەین دەست بە فرۆشتن یا دابشکردن میکانیزمەکان جۆرا و جۆرن ئێستا بۆتان باز دەکەم تاوەکو کۆتایی مانگی 5 و ئەوانە کە تایدا ئیتر وەرزی چاندن دەوەستێت بەڕاستی دەچینە گەرماوە کە چاندن تایدا نەجاحەتێکی ئەوتۆ ناهێنێت نەماممان بە خۆڕایی دەبەخشی یەکەم بە جوتیاران بۆ ئەوەی چواردەوری باخەکانیان بە دیوارێکی نەباتی دروستکەن یعنی بیچێنن بە سەوزایی و دەماندات بە دام و دەستگا حکومیەکان بە خۆڕایی بۆ لەبەر ئەوەی ئەوان دەتوانن باشتر حیمایی بکەن و خزمەتی بکەن و بیچێنن تامان ئەمانە هەمووی ڕێکارێکی پێشوەختەمان دابەزاندووە بۆ دایرەکانی خۆمان لە پارێزگاوی ئیدارە سەربەخۆکان بۆ ئەوەی کە ئەو نەمامانە بە چ مەرج و شەڕتێک تەسلیمی ئەو کەسە بکەن کە وەری دەگرێت مەرج و شەڕتەکانیش لە کۆتاییدا یەک شتە پاراستن و ئاودان و گەشەپێدانی ئەو نەمامەیە و متابعکردنێتی لەلایەن دایرەکانی خۆمانەوە چونکە بەداخەوە هەموو لایەک نا بەشێک لە لایەنەکان نەمامیان وەردەگرت بەس تەنها لە مناسبەیەکدا دایان چاند و دواتر ئەو نەمامانە دەفەوتان لە ناو دەچوون بەشی دووەمی نەمامەکانمان نەمامی باغداری نەمامی باغداری هیچ کات بە خۆڕایی نەبووە بۆ هاوڵاتیان یا بۆ جوتیاران بە شێوەیەکی ڕەها بەس سیاسەتی وەزارەت سیاسەتی حکوومەت بەو جۆرە بۆ کە بە نرخی ڕەمزی و پاڵپشتی بێت وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لەم کابینەیەدا نەخشە ڕێگایەکی گەشەپێدانی باغداری پەسەند کردو لە چەند مانگی ڕابردوودا کە سوپاسی وەزارەت و ئەنجومەنی وەزارەت و جەنابی وەزیر دەکەم نەخشە ڕێگاکە ئێمە پێشکەشمان کردووە کە ئێمەش دەبێت لەگەڵ ئەم شێوازە نوێیەی کشتتوکاڵکردن خۆمان بگونجێنین ئەوەش بە ئەوە دەکرێت کە ئێمە تەکنۆلۆژیای تازە بێنین بۆ گەشەپێدانی ژێرخانی باغداری لەوانە نوێکردنەوەی نەمامگەکان کە هەمانە و بەرهەمێنانی ئەو نەمامانەی کە خواستی بازرگانیان لەسرە یعنی چاندنیان سوودی زۆر دەگەیەنێ و سرعەتی پێگەیشتنیان جیاوازە نەمامی دابشکرا و فرۆشرا و لە نەمامگا حکومیەکان لە پارێزگای هەولێر 66,531 نەمام لە پارێزگای سلەیمانی 316,796 نەمام لە پارێزگای دهۆک 108,846 نەمام لە پارێزگای هەڵەبجە 48,470 نەمام لە ئیدارەی گەرمیان 30,020 نەمام کۆی گشتی 570,663 نەمامە زیادکردنی ڕێژەی زەوی سەوز و بەرهێنانێکە بۆ داهاتوێکی بەردەوام و تەندروستێکی باشتر بە بەرزکردنەوەی ژینگەی سروشتی دەتوانین کوالەتی ژیان باشتر بکەین و پاڵپشتی ئابووری بکەین و تەندروستی و دەرونی جەستەیی بەرز بکەینەوە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانیش بەهێز بکەین بۆیە پێویستە زیادکردنی فەزای سەوزایی لە پێشینەی کارەکان دەبێت و لە پلان و سیاسەتەکانی گەشەپێدان لە هەرێمی کوردستان ژمارەیەک نەمامگەی حکومی لە شار و شارۆچکەکان هەیە کە بەپێی توانا و هەوڵی پڕکردنەوەی خواستی جوتیاران و هاوڵاتیان دەدان. جاران گوڵکەم بوو بەس ئێستا لە دەرەوە هاوردە دەکرێت گوڵەکان زۆرن بابەتەکان ئەوەندە زۆر ناتان ناوی هەمویان بینین بەس یەک لە بابەتەکان مەسەلەن گوڵی ئەستەر هەیە گەزانیا هەیە بابەتی تر زۆرە بەس ئەو ناوانە هەمووی ناتوانین بینین لەو کاتەدا
زۆر بەشی لە دەرەوە هاوردە دەکرێتن لێرەش پەرەی پێدراوە الحەمدولای لێرەش چا دەکرێتن ئەو کاتانێ مەسەرەن لە مانجی 15 بۆ هەتا 15 خەڵک زیاتر پەرە بە دەرەوە دەدا بە عادیقەکانی دەداتن ئەو کاتی وەرزی گوڵ و گوڵزار و هەنگوڵ بەدایەتی خەڵک پەرێ بە دەرەوە دەدات دوایە دەست بە گوڵی ژۆرەوە دەکرێت دایمە گوڵی ژۆرە هەردەفرۆشێتن ینی خەڵک هەردەی کڕی بەس ئەو کاتی دیسان زیاتر دەست پێ دەکات پاش مانجی 6 بەولاوە گوڵی ڕۆز بەعام عیلەی ڕۆز زۆر دەورەمەندە ینی بابەتی زۆرە متەسەلیقات هەیە قەزەمی هەیە گەورەی هەیە بچووکی هەیە زۆر ینی بەرگە دەگرێت بۆ گەرمای بۆ هەوای کوردستان زۆر باشە و لە پاشەوی ئەستەر هەیە گەزانیا هەیە قەنەفر هەیە زۆر بابەتی تر هەیە بەنسبەت گوڵ بەنسبەت داریش گوڵی مەسەن داری لاکسترۆم هەیە حەقاقیە هەیە وەردڵقاوە هەیە ئەوانە زۆرن. نەمامی بەرهەمهاتووی نەمامگا حکومەکان لە ساڵی 2023 لە هەرێمی کوردستاندا لە پارێزگای هەولێر 878,778 نەمام، لە پارێزگای سلەیمانی 85,000 نەمام، لە پارێزگای دوهۆک 109,225 نەمام، لە پارێزگای هەڵەبجە 17,883 نەمام، لە ئیدارەی گەرمیان 56,968 نەمام، کۆی گشتی 356,954 نەمام بووە.